پێشانگەکە پێک هاتووە لە چل تابلۆی زەیتی قەبارە جیاواز کاتی کارکردنەکانم لە 2019 و 2021 و 22 تایە بۆ گوڵ جگەلەوەی کە جوانێکی ڕۆحی هەیە لەلام مێژوویەکی زۆر جوانی هەیە لە مناڵی مەوانێ لە کولتوری خێزانەکەمان کە گرنگیە گیراوە بە گوڵ بەڵام وەکو کارکردنم لە گوڵە بۆ سێ پێشانگای تایبەتیم هەیە کە بۆ گوڵ بووە لە پێشانگای یەکەمما کە 2000 بوو ئەو کاتە تازە شەڕی براکوژی تەواو بوو بەڵام چاوەڕێی ئاشتیمانە کرد چاوەڕێی ئەوەمانە کرد کە ئیتر دانوستان بکرێت لەو چاوەڕوانیە بۆ یەکەم جار هەستم کرد پێویستم بە ئارامی هەیە لەو چاوەڕوانیەیە تابلۆی گوڵم کرد لە پێشانگای دووهەما طبعاً 2014 دوای ڕۆیشتنی هاوڕێ و هاوسەری خۆشەویستە مەسەین مسری بێگومان بە قۆناغێکی زۆر سەختی نەفسیا ڕۆیشتم بەڵام خۆشەویستی ئەزیزان بۆم و دەورەیانیان کە هەمیشە هەوڵیانەیە کە من نەکەوم بەردەوام بم بچمەوە سەر دنیای وێنەکێشان هەستم کرد چیان بۆ بکەم یعنی لە بەردەم ئەو گەورەیە کە ئەوان بە منیان بەخشیوە دەستم کردەوە بە تابلۆی گۆڵ بۆ ئەوی سوپاسگوزاری خۆمیان پێ بڵێم بێگومان طبعاً لە هەموو ئەو پرۆژانی کە ئیشم کردووە ئێمە زۆر کاتەڵێم ئێمەنەوەی جەنگین بەڕاستی ئێمە لە جەنگ لەدایک بووین لە جەنگاژیاین کاریگەریەکی زۆر قورسی هەیە لە ناوەوەمان چەند خۆمان دوورخەینەوانێ لەو بابەتانە و کارکردن تایە هەرە گەڕینەوە بووی ینی کارەساتی هەڵەبجە کارەساتی ئەنفال کارەساتی شنگال ئەمانە بەشێکە لە ڕۆحم ینی من زۆر کات کە تابلۆی بابەتێکی وا ئەەکەم دوایی کە دائەنیشم بە دیاریەوە بەڕاستی زۆر جار دەستەکەم بە گریان ئەڵێم وایەم ئێمە لەم کارەساتەیە ژیاوین بەڵام تاکە شت کە تۆزێ ئارامی مەیاتێ کە تابلوی گوڵەکەم لە بینەکەیە کە ئەیکەم بە ڕۆحێکی ئارامەوانێ سەیریەکەم چۆنەڵی خەندەیەک لە ڕۆحما دروست دەبێت ئەم پێشانگایەشم دوای ینی ئەو هیلاکیم دەرونیەمیت کە لە پرۆژەی ئەنفالا ئیشم کردووە لە پرۆژەی هوەری بۆ هەڵەبجە تیرۆرستانی داعش و تاوانەکانیان بێژگەلەوە سێ کاری پەرفۆمانسیشم کردووە قەڵە باڵغی ئەو خەڵکە و بینەرە ئەزیزە خۆشەویستەم کە من هەموو جار شانازیان پێوەکەم کە لە هۆڵەکەیا بوون تەقسی گوڵەکان و بۆ ئەوەی کە بتوانم ئەم جارە پەیامێکم هەبێ هونەرمەند هەر کارە ساتەکان باز نەکا و بینەر هیلاکە بۆ ینی ئەم جارە بینەر لە جەنجاڵی و ئەم هەموو هیلاکی ژیانە بۆ ساتێک دڵخۆشیەکی نێمێ ینی هەمویان و زۆر خۆشەموز نازانین بۆ پێیەکەنین دڵمان خۆشە هیوادارم توانی بێتم بۆ ساتێکی کەمیش بێت ساتێکی جوان و دڵخۆش بم بە بینەرەکانم